ڕۆژەر فدرێر ئێستا بە ئاستێکی یەکزار زۆر باش لە ناو یاریگاکانە و بە ئاستێکی یەکزار زۆر باشی توانیتی یاریەکان هەمووی گشتی یاریەکانی بباتەوە. لە هەمان کاتیشدا جۆکۆڤیچ ینی ئەویش لە ئاستێکی زۆر باشە. بەس ڕۆژەر فدرێر ئەنی تەبعەکی خاصی هەیە، شخصیەتێکی خاصی هەیە، نەفسیەتێکی خاصی هەیە. یعنی ڕاستە هادیە زۆر هادیە بەڵام ینی لە دڵی دەمینێتن دوڕادنەکانی کە دەرخستنیشی بە مقابلی برنەوەی لە جۆکۆڤیچ احتمالە ئەو بتوڵەیە ینی تعویز دەکاتەوە. یعنی ئەمن ینی گەشتبینم ینی سەتا زیاتر لە 1975 کە ڕۆژەر فدرێر بتوانی نازناوەکەی بباتەوە. هەردوو یاریزانم زۆر خۆش دێەوە ئەو پاڵەوانەش خۆشترین پاڵەوانتیە بەڕای من هەر بخۆم هاندەری نۆڤاک جۆکۆڤیچم یان هە لەم داڵیەوە حەزم لە یاریکردنی نۆڤاک جۆکۆڤیچە و بەڕای من کە لەم ساڵەدا لەم وەرزەدا ئاستێکی زۆر باشی پێشکەش کردووە و یاریێکی زۆر ئاگرین و بەقوە دەبێ و من وەکو خۆم زۆر پێم خۆشە نۆڤاک جۆکۆڤیچ بباتەوە و نازناوی ویمبڵدنی ئەم ساڵ بەدەست بهێنێت. و نابێ ئەوش لەبیر بکەن کەەوە یاریەکە لە نێوان ڕیزبەندی یەکەمی جیهان لەگەڵ سێمی جیهان تەبەن ئەو یاریانە هەموو تام و چێژی تایبەتی خۆی دەبێت. من ناتوانم 100% بەڕاستی پێشبینی بکەم بڵێم کام یاریزان دەباتەوە بەڵام تەوەقع دەکەم ئەگەر یاریەکە بە 5 کۆمەڵە تەواو بێت لە بەرژەوەندی نۆڤاک جۆکۆ تەواو دەبی بەڵام ئەگەر کەمتر بێت لە بەرژەوەندی فدرێر تەواو دەبێت. بە پێی ئەو یاری دوێنێ ڕۆژەر فدرێر لەگەر ڕافایل نادالی کرد بەڕاستی لەو بڕوایدام کە دەتوانێت لە جۆکۆڤیچ بباتەوە لەبەر ئەوەی ئەو بەخۆی لە بتوڵەکانی ویمبڵدۆن بەخۆی پاشای ئەو یاریەیە هەموو یاریەکانی بەبراوە تۆمار کردووە لەو بڕوایدام لە جۆکۆڤیچ بباتەوە باشترین ئەنجام. ئەو ساڵش یەکێک لە خۆشترین کۆتاییەکان دەبی کە لە نێوان ڕیزبەندی یەکەم و دووەمی پاڵەوانتی ویمبڵدنە کە ڕۆجەر فدرێر و جۆکۆڤیچ پێکەوە یاری دەکەن. بێگومان ڕۆجەر فدرێر هەر سەرڕای ئەوەی کەوا تەمەنی زۆر بەرزە بەڵام بە هیچ شێوەیەک یاریکردنی و شێوەی یاریکردنی هیچ کاریگەرێکی تەمەنی لەسەر نییە و باشترین نمونەش ئەوە بوو کەوا توانی لە پێش یاری کۆتایی لە باشترین یاریزان باتەوە کەوا ڕافایل ناداڵە و بە نسبەت یاری کۆتاییش یانی یاریێکی زۆر بەهێز دەبیتن هەردوو یاریزانەکە ئاستیان زۆر بەرز بووە ئاستێکی بەرزیان پێشکەش کردووە و بەڕای من ینی براوەی یاریەکە بە شێوەیەکی سەرەکی دەکەوێتە سەر ئەوەی کەوا کامیان باشترین لەو پاڵەوانەتیە باشترین لە کۆتاییەکە باشترین شێوە یاری بکە ئەویان دەباتەوە لەبەرەوە ڕێژەی برنەوەکە ئەمن 50 بە 50 دادنێم لۆ ڕۆجەر فدرێر و لە جۆکۆڤیچی.